بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر بەداخەوە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی کچێک لە ناحیەی بلێ خۆی سووتاند و لە ئێستاشدا لەژنەی تحقیق لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر ئەم کەیسە دەکات بۆ گەشتن بە دەرەنجامی ڕاست و دروست چونکە دەتوانین بڵێن زۆر بەداخەوە کە لە زۆربەی سوۆسیال میدیا و لە کەناڵەک هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەم بابەتە بە ئەقارێکدا بدرا کە لەسەر ئەو ئەساسەی کە باوکی کچەکە خۆی کچەکەی سووتاندووە بەڵام بەڕاستی ئەمە جێگای داخ و نگێرانیە بۆیە پێویستە ناخی کەس بریندار نەکرێتن و ئەو خزم و کەسوکارانەی ئەم کچەکە ئەمڕۆ زۆر ناڕەحەت و دلگرانن بە هۆی لە دەستدانی ئەم کچیان پێویستە ئێمە دام بە خۆماندا بگرین چاوەڕێی لژنەی تاقیب بکەین تا ئەنجامەکە دەردەچێتن و بەتاکید پاش ئەو بەدوادا چونێ ئێمە وەکو نووسنگی مافی مرۆ کردوتمان تا ئێستاش نەتیجەی نهایی دەرنەچووە و تحقیق بەردەوامە لەسەر ئەم کەیسە و بەتاکید من دەمەوێت لێرە بە کەناڵە خۆشەویستەکانی ئێوە و هەروە هەموو خەڵکی کوردستان بڵێم کە خصوصیەتی منتیقەی قەزای مێرگەسۆر بە شێوازێکە کە لەسەر کێشە کۆمەڵەتەکان دەتوانین بڵێن ئەمەش کۆمەلە گوندێکی تێدا خەڵکێکی زۆری تێدا دەژێتن زۆر سروشتیە ئەگەر تاوانێکی تێدا ڕوو بدات بەڵام گرنگ ئەمەیە کە تاوانبارەکە بە سزای خۆی بگات بە پێی یاسا وەکو گوتنی تعاملی ئەگەر بکرێتن بەڵام ئێمە لێرەدا دەتوانین بڵێن کە تاوانبار ئەگەر دەستی هەبوو بێتن لە کوشتنی ئەم کچە یا سووتاندنی ئەم کچە من دەتوانم پێتان بڵێم کە 100% ئەمە لە بە پێی یاسا تعاملی لەگە دەکرێتن و بە سزای خۆی دەگاتن بۆیە پێویستە من داوا لە هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی ئەوانەی کە کار دەکەن لەسەر پاراستنی مافی ئافرەت و ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان کە پێویستە دام بە خۆدان بگرێن بە تایبەتی لە تۆڕی کۆمەڵاتیەکان و کە ئەم لێدوانانە ڕابگرن یان ئەم بابەتانە بەڵاو نەکەنەوە کە تا لێژنەی تحقیقی بڕیاری نهایی دەدات چونکە بەم لێدوانانە جارێکی تر تاوانێکی تردووە دەتوانین بڵێن دەچتە خانەی تەشهیرش کە خەڵکێکی ترش پێیدا بریندار دەبێت بۆیە پێویستە هەمومان چاوەڕێی ئەنجام بکەن و ئێمە وەکو مافی مرۆ بەتەئەکید بەردەوام دەبین لە بەدواداچوونەکانی خۆمان و لە ئەنجامی نهاییش دوای ئێمە بۆ ڕای گشتی بەڵاو دەکەینەوە کە ئایا ئەم کچە خۆی سووتاندووە یا کێشەیەکی کۆمەلاتیە و ئیزافە بۆ سەر قسەکانم دەمەوێت بڵێم کە لە حاڵەتی کێشە کۆمەلاتیەکان کە لەسەر ماوزوعی خۆشەویستی ڕوودەداتن من دەمەوێت پێتان بڵێم کە لەم دەڤەرە لە حاڵەتێکە کەسێک دوجار سێجار کچێک دەچێتە خوازبینی و دایک و باوکی ئەم سەلاحیەتان نییە کە ڕێگیری لەم کچە بکەن بۆ شودان بۆیە من ناتوانم ئێستا بڵێم ئایا بە تەئەکید ئەم حاڵەتە لەسەر چ کێشەیەک بووە بۆیە پێویستە ئێمە دام بە خۆمان دەگرین تا بڕیاری نهایی لەلایەن لێژنەی تاقیقەوە دەردەچێت زۆر سپاس. بەتەکید سەبارەت بە پرسیارەکەت من دەتوانم پێتان بڵێم کە خەتەربوونی مافی مرۆ کە ئێمە بە خۆمان بەراوردکەین لەگەر دەوروبەر لە قۆناغێکی باشدان ئێمە ناڵێن پێشلکاری مافی مرۆنیەوە بەداخەوەش لە 2 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو دەتوانین بڵێن پێشلکاریەکانی مافی مرۆ ڕووی لە زیاد بووندایە بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بۆ کەمکردنەوە و بۆ لە ناوبردنی ئەو پێشلکاریانە چونکە هەبوونی هەر ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی یاخە ڕێکخراوێکی مافی مرۆ دەلالە لەوەی دەکاتن کە پێویستە کە دیارە پێشلکاری مافی مرۆ هەیە و هەگەر پێشلکاری مافی مرۆ نەبێتن و مافی مرۆش دەتوانین بڵێن لە ئاستێکدا بێتن هەبوونی ئەم ڕێکخراو بەڕێوەبەراتیانە پێم وا شتێکی زیادە دەبێتن.